خۆی ڕەنگە ئەم مەسەلە لە پێشا وابینێ کەشتێکی کتوپڕە و هێزی هەیەی تەحریری شام ئەچونەتە ناو شاری حەڵەبە و داگیریان کردووە، بەڵام ئەمە دوای ئەو پێشهاتانەیە دوای ئەو ڕووداوانەیە کە زۆرتر ئیسرائیل هێرشکنە سەر ناوچەکە و لێدان لە حزب الله و داگیرکاری لە ناو شاری لە غەزا و لێدان لە حەماس. ئەمە واقعەتێکە کە نزیک ساڵ زیاترە ئێمە لە ڕووداوەکانە لە واقعەتی بارگرژی ناوچەکەیە بەرەو هەموو ڕۆژێ بەرەڕووی ئەم حاڵەتین. بەڵام دوای ئەو ڕێکەوتنانی کە بەحساب ئەگەر مەسەڵ بڵین بۆ نمونە ئیسرائیل لەگەڵ لوبنانە ڕێبکەوە یا ئاڵوگۆڕێک یا مەسائلێکە بێتە پێشەوە جۆرێک وەزەکە ئارامکەرەوە، بەڵام ئەوە هەمومانەوە زانین کە بە جۆرێک ئیسرائیل لە هەوڵی هەمیشە لە هەوڵی ئەو کەم شەڕە فراوانتریکا گەورەتریکا بەو شێوەیە بە قازانجی بوو. ئەمە بەێنەمان لەم بارەوە قسە زۆر کراوە، بەڵام دوای ئەو زاعود ئاڵوگۆڕانی کە هاتوۆتە پێشەوە بە تایبەتی هەوڵدان بۆ زەربە لە ئێران یا کورکردنەوەی دەستی ئێران لە ناوچەکە بوو لە لیانی لە هێزە میلیشیاکان لیان لە حزب الله لیان لە حەماس هەمووانە زەربێکی گەورە بوو ئێران. لامان کاتە بەجیا لە چێشمەکێشی نێوان وڵاتانی زلهێزی دنیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی ئەمریکا و غەرب لەلایەک و رووسیا و سین و تەرەفدارەکانی تری لەلایەکی کە لەباری کێشمەکێشیان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو چەند زلهێزێک کە دەخالەتیان ناوچەکەیە. لە هەمان کاتە تورکیا لەلایەنێک و ئێران لەلایەنێک هەروکیان دەخالەتی جدیان ناوچەکەیە و بەرژەوندی تایبەتیان هەیە کە ئەمانیش دوو جهتن کێشمەکێشی نێوان خۆیان هەرجاری بەلایەکە کێشێکە. بە بۆ چوونی من تورکیا توانی لەم هەلومەرجە سوود لەوە بینێ ئەو زەرباتانی کە هێزەکانی تابع بە ئێران خواردیان و لاواز بوون و فرسەت بێنێ ئەگەر سەرز بن پێشتریش خودی تورکیا هەوڵدان بۆی کە چۆن دەخالەتکە لە سووریا بەلایەک بە دیبلۆماسیەت لەگەڵ ئەسەدا هۆیە کە ئەو ڕێکوتنانە بکە لەلایەکەوە جۆرێک ئەو هێزانی کە تابعی خۆینکو هەیەی تەحریری شام هەتا بە ئیتفاقاتێک ژێربەژێ کە هەیە کە قسەشی لەسەر جۆرێک بڵین ئیجازەی یا ڕوخسەتی لە رووسیا ژۆگرتووە کە کارێکی لەم پێشنە بکە لەمان کاتە بە هەنێ هێزیکە هەیە کە تابعی ئەمریکان. یعنی بۆ ئەو هێزە سیاسیانە یا ئەو وڵاتانی زلێزی دنیا کە چۆن ئەو ئاڵوگۆڕانی کە تەوەقع کریا پێشبینی ئاڵوگۆرە ترەکرێ و هەر کەس بەرژەوەندی خۆی هەر کەس قازانجی خۆی لێبرێت و بباتە پێشەوە. بەچی من ئەم واقعەتە لێەوە سەرچاواگرێت کە هەروەها ئێرانش بۆ گەڕانەوەی ئاعتیباری خۆی بۆ مەسەرەن بۆ نمونە ئاشکرا بینین کە هێزەکانی حەجی شعبی تابعی ئێران ئەچێتە سنوورەکانی یا ماوەی هەوڵیانەیە زەربە لە ئیسرائیل بن جۆرێک هێز پیشان با بۆ وەکو تەقابلێکە ئێرانیکە. لاما کاتە جارشکە تەکی دەکەمەوە کە تورکیا دەورێکی ئەساسی ئەبینێن لە مەسەلە بۆ ئیتفاقاتانی کە کردی حتا جۆرە قەتەریش بەشدارە لەگەڵ ئەم هەوڵانی تورکیا لە ناوچەکەیە کە جۆرێک ئەو امتیازاتانەی کە ئەوێ لە عێراق و تورکیا بەدەستی بێنێ و ئەو هێزانی کە تابعی خۆیەتی کە ئەتوانم بڵێم هێزانە لەگەڵ داعشا فەرقیان نییە بۆ ئەو ماڵوێرانی و ئەو چوونە ناو شاری حەڵەب و کوشتنی خەڵک و کوشتنی ئەسیرەکان و جۆرێک ئەو هەجماتانی کردویانتن سەر ئەو شاران و دیکە حەڵەب و دیەکانی دەوروبەری جۆرێک زۆر بە شێوەیەکی درندانە و نائینسانانە کە بەجا لە کوشتنی ئەسیر و کوشتنی کەسانی بێتاوان لاما کاتە بوونی ئاوەرێکی زۆر ینی عمومی ئەم واقع بەجا لە سەر چاوەکەی کە واقعەتێکە ئەو چەشمەی وتم تاکیدم کرد سەر و خاڵی کە علاقەی بەو ئەو هەلومەرجە سیاسیەوەیە کە لە ماوەی ساڵ زیاترە کە دەور و دەخالەت یا دەور داگیرکاریە کە ئیسرائیل لە ناوچەکەیکە و ئەمریکا و غەرب پشتیوانیان کردووە. ئەمە ئیفرازاتی ئەو واقعەتەیە کە بە معنایەکی تر ئاڵوگۆڕەکە کە شێوازێکی ترە ڕووداوێکی تر ئەهێنێتە پێشەوە کە ئەتوان بڵێم هەر جارە و بە جۆرێک ئەم ڕووداوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتاک و ئەگا بە و نەتیجەی ئارامێکی سیاسی پێشبینی بکرێ هەڵبەتە بارگرژی و یا واقعەتێکی پێچیدی زۆری تیا تاکو بتوانە ئەو جۆوە ئارام کردەوە. بەڵام لاما کاتە هەر لایەنێک هەوڵەیە کە بەرژەوەندی خۆی لەو شوێنەیە بچەسپێنێ لە واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی دەخالەتیان لە عێراق و سووریا هەر لایەنێک حسەی خۆی چۆن نەتوانێت بێت کە بۆچی من لەم جانبەوە تورکیا یەکەم دەخالەتی لە سووریا جەڵبدان لە ئێران لاما کاتە لاوازکردنی ئەو هێزە کوردیانی کە عایدی بەکەکەن بڵێن بەرنامەیە کە تورکایەتی واسعترە لە لایەنەکانی تر بە معنای بەوەی کەوتم
لەلایەک لە هێزە کوردەکان بە لەلایەکە دەوری ئێران کەم کاتەوە لەلایەکیشەوە پێگەی خۆی سووریا داکتێ بە تایبەتی یەکێ لە ڕئیسی حیزبەکان لە پەرلەمانە هاوارەکە کە حەڵەب شارێکی شارێکە تورکە و هی تورکەکانە. ئەگەر قسەیەکیش لەسەر ئایندەی ئەو کانتۆنەکان یان ئەوەی کە ناوچە کوردنشینەکانی سووریا بکەین کە بەشێک لە هێرشەکانی بەتایبەتیوانی بە پشتیوانی تورکیا ئاراستیان لەو ناوچانەیە بەوچنی من جۆرێک لە قسەکانی پێشتا ئیشارەم بەوەیە کە دەوری تورکیا بەجار لە شتانی کە پێگەی خۆی لە ناو سووریا بەهێزکە بەمە کاتە لە بۆ عێراقیش کە بۆ ئایندەیەکە پەیوەندی ئابووری سیاسی ئەلامە کاتە زەعیفکردنی ئێران لەلایەکی ترەوە بەجار لەوەی کە ئیتفاقاتی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان یا پەکەکە هەیە کە جۆرە وەزەکە ئارام بکەنەوە یا عەبدوڵڵا ئۆجەلان دان بنێ بەوەی کە هێزەکەی هەڵەوە شوێنێتەوە یا شەڕی چەگاری ناکا و ئارامیە دروست بێ ئەمە کەی جێبەجێ بێت چۆن جێبەجێوێ بەوشی من نامەعلومە بەڵام لە هەمان کاتە لەم ڕێگەیەوە لیان لەو هێزە کوردیانە لە استراتیژیەت و سیاسەتی تورکیایە کە کۆتاییان پێبێنێ یا دەوری بینێ کە ممکنی ئەوە هەیە کە ئەم هێزی هەیئەی تەحریری شام جۆرێک ئەو دەرە بینن مەسەر ئەبینین کە جۆری هێزە کوردیەکان لە باکووری سووریا جۆرێک ئەڵێن کە ئێمە ناچین ناو ئەوشەڕەوە نامانێ ئەوشەڕە بکەین و هەیئەی تەحریری شامیش جۆرە ئەم قسانە بە جۆرێک کەیکەن بەڵام هیچ زەمانەت نییە کە مادام دەوری تورکیا و بەژۆنی تورکیا لەو ناوچەیە درێژەی هەیە و جۆرێک سیاسەتی ئەوەیە کە ئەو جان بە زەعیفکە جانبی هێزە کوردەکان زەعیفکە ممکنەکە ئەو شەڕش ناوچەی کوردەکانی سووریا قابلی ڕوودانە هیچ نییە و لە هەمان کاتە بە جۆرێکیش لەلایەن عێراقەوە حەشدی شعبی چۆتە نزیکی ئەو سنوورانە کە ئەم ڕووداوە یا مەحداسانە ئەم وەزع نالەبارە کاتۆتە پێشەوە قابل ئەوەیە بارگژی زیاتر ڕووداوی تر کارەساتی تر بە دوای بێ خۆڵکێ لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوڕاستە شتێکی پێشبینی کراوە شتێک نەکەون جامە بەڵام کەی دەست پێکا لەکوێ کۆتایە نامەعلومە بەڵام ئەوەی کە ئەکرێت لە ئێستا چاوەڕێکەین ئەو دەسەڵاتانەی کە لە پشتیوانی بەشار ئەسەدان وەکو ئێران و وەکو رووسیا ئەگەرچی ئێوە لەسەر تێقسەکانتانە ئاماژەتان پێدا کە هەیە بەوەی کە لە رووسیاش پرسیار کرابێت و مۆڵەتی لێوەرگیرا بێت بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە چاوەڕوانی جەنگێکی فراوانتر بێ بەوەی کە ئیتر ئێران و رووسیاش دەخالەت بکەن بۆ پشتیوانی و پاراستنی دەسەڵاتەکەی ئەسەد هەڵبەتەوەی کە ئایا شەڕەکە فراوانترە بێ یا ئەبعادەکانی شوێنە بێ ناتوانیت تحدیدی بڵێ ئەبێ یا نابێت هیچ بەعید نییە دوور نییە کە شتێکی واڕوبە بەڵام لەگەڵ ئەوەی کەوتم تورکیا بە جۆرێک ئیسفادەی لە تەوافقاتێ لەگەڵ رووسیا کردووە بەڵام پێم وانە رووسیاش وا بە ئاسانی تەسلیم بێ یا لەگەڵ ئەوە بێ کە ئەسەد کۆتایی پێبێ هەڵبەتە بە شێوازی خۆی بە دەوری خۆی هەوڵە ئەسەد پارێزێ جامە چەند بۆ یەکرێت چەند ئەچێتە پێشەوە مەسەلەیەکی ترە ئەوەی کە زۆرتر ئێستا دیفاع لە ئەسەد دەکا و ئەوێ ئەسەد مێنێتەوە ئێرانە ئێران بەژێریەکی گەورەی هەیەت مەسەڵەن لاچوونی ئەسەد گەورەترین زەربا بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ئەو زەربانی لەسەر حەماس خواردیتی لەسەر حیزبوڵڵا خواردێتی لەسەر ئەگەر ئەسەد کۆتایی بە ڕژێمی ئەسەد بێ ئەو زەربەیە زیاترە بێ بۆ ئێران ینی زۆرتر دەستی ئێران کوردرەبێتەوە کە بەعومە نەزانم کە بە ئەمریکا بە ئیسرائیل بە حتا بە تووشیا هەوڵێن دەوری ئێران کەمکردنەوە یا ئەو دەورانی کە پێشووتر بینێتی جۆرێک بۆ کۆتایی پێبێن بەڵام لەسەر ئەوە نەوەسەوە کە دەسەڵاتی ئێران کۆتایی پێبێت لە هەمان کاتە بگوتم ئێران بۆ خۆی بە قازانجێتی یا هەوڵە دیفاع لە مانوی ئەسدکە بەڵام ئەمە چۆن ئەتوانێت لە هێز بنێرێ ئەتوانێت ڕەنگە بتوانێت یارمەتی بە بەڵامەوەی کە هێزی شەڕکەر بنێرێ بەڵام جۆرێک لە قسەکانی ئەسەدشە ئەوەی پێوە دیارە کە رووسیا وعدیاوە کە دیفاعی لێ بکە هەرچەنە لە بیدایەتە زۆر بە ئاسانی کە ئەیتوانی نەهێڵی ئەو هێزە بێتە ناوە رووسیا بەڵام ئەو هەیئەی تەحریری شامە هاتشن و هەڵمیشیان کرد و رووسیا ڕەتفعلێکی جدی نەبوو بەڵام لە هەمان کاتە پێوانێ بێت لەوە زیاتر کێشەیە ئەمەش ئەکەوێتە سەرەوەی کە ئەم کێشمە کێش و مەملانەی نێوان ئەم ئەطرافانە لەکوێ ئیتفاقەکەن لەکوێ شەڕەکەن لەکوێ خازانجی خۆیان وەرەگرنەوە ئەمە دەورە بینێ ینی ئێستا
رووسیا ئەم فرسەدەیەوە بەڵام شەر نێ مەجال بە بگاتە دیمشق و کۆتایی بەدەسەڵاتی ئەسد بێ لاما کاتە من پێم وایە نازانم چەند دروست بێ لاما کاتە رووسیاش قانە ببووی کە مەحدودیاتێک بۆ ئێران دروست ببێ مەسەن ئەو کۆمەکەی کە پێشتر یا مەسەن زۆر پاڵپشتی ئێرانیەکە بەڵام ئەو دەور و کاریگەری کە ئێران لە ناوچی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیبوو و ئەویست زیاتریکە پێم وایە رووسیاش گەشتە ئەوەی کە زۆر خانە بوو یا لەگەڵ ئەو خەتەیە کە جۆرێک مەحدودیات بۆ ئێران دامدرێ بەڵام بە مەرجی مانەوەی ئەمانەتر ئەحداسەکان بەرەو چۆڕە ئەمە شەڕێکە لە ناوچەکە هەیە چێ ئیباتەوە چێ دۆڕێنێت چۆن نەبێ کەی کۆتاییە ئەمانە بۆچینی من ناتوانانی دیاری بکەی ئەکە تحلیلات و پێشبینی جیاوازە بێ لەسەری کاریگەریەکانی ئەم ڕووداوانی چەند ڕۆژی ڕابردووی حەلەب و سووریا چی دەبێت بۆ کوردستان و عێراق باگشتی عمومەن هەموو بارگژیەک هەموو ئەوزەکی ناخۆش هەموو خوڵقانی شەڕێک هەموو تونبوونەوەی جەنگێک لە شوێنێکە ئەوەی کە هێزەکان بەیەکیان یەکەم شتەوەیە کە ئاوارەیەکی زۆر ڕوویە و هەتا ئێستا ئاوارەیە لە بەشی کوردەکانی سووریا واقع هەمووی ناوچەکانیان چۆڵ کردووە ڕۆیشتون بەڵام ئەمە ئەوەی کە بەبۆچی من ئێستا کاریگەری لەسەر هێزە کوردەکانی سووریا داناوە لەوەی کە چۆن بۆ خاوگرن چۆن دیفاع لە خۆیان بکەن ئەتوانن بیکەن بەرەوەی کۆڕە ئەمانە هەمووی لەسەر جۆری ئاڵوگۆڕ ڕووداوەکان وەساوە مەسەن بڵێن تەوافقێک هەیە اتفاقێکی لە بینی کوردەکانی سووریا ئەمریکا یا تا ئیسرائیل بە جۆرێک دیفاع لەمانەی ئەواناکە بەڵام ئەمە لەم نێو ئەم ملانی و نێو ئەم شەڕەیە ئەفزەلێت بۆ چێ بێ بەرەوەی کۆڕە ئات هەیە تەحریری شام چ مەوقع دەورێک چێبێ کە ئێستا دەورێکی بارزی هەیە و ناوی دەکردو و سەرنجی هەموو جیهانی ڕاکێشاوە کە وەکوتم هێزەکە بەقەت داعش خەتەرە کە بە من پێم وایە هیچ ئەگە بێتە سەرەوەی شوێنی کەم گرێ و هەنگاوە بڵێن هێرشەکانی دیژە پێشێ پێم وایە کە هیچ دەستێ ناپارێز لە هێزە کوردیانی کە یا ناوچانی کە کوردەکانی سووریا نە لە خەڵکەکەی نە لە هێزەکان ئەمە بەپی جۆری تەوازنخوای ئەو هەیەی تەحریری شام ئەگا بەکوێ تووشیا بەرەو ئەوێت تا چەند ئەمە درێژم کێشی سادەیەکە ئەوە کاریگەریدانە کە لەسەر عێراق و لەسەر کوردستانی عێراقش کاریگەریەکێ بێت بە پشتیری من کە ئێستا جارێ هەم تورکیا خۆی هەم هەیەی تەحریری شامیش جۆرێک لەم بارەویش تەسریحێکیان نەکەن مجوماناکەن جۆرێک وابشانێن کە نایکەن بەڵام وەکوتم جۆری پێکاتێ و هێزەوانێکە لە سەواقعەتێکی شەڕە ئەو شەڕە کە درێژ بێتەوە یا هەیەی تەحریری دەستکەوتی زیاتری بێ و بتوانێت مقاوم بکات لە بەرامبەر هێزەکانی ئەسەدا و شوێنی کە بگرێ هەڵبەتە واقعەتی شەڕێکە کە مەترسیەکانی هەم بۆ خەڵک هەم بۆ ناوچەکە هەم بۆ ئاڵوگۆڕی هاوسنی هێزەکان معنا پێیاکە دو پرسیارم لەسەر ئەو ئاراستەیە بێت کە پێشتر ئاماژەتان پێدا بوو بۆ ئارامکردنەوەی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ئارادا بوو ئێستا ئایندەی ئەو ئاراستەیە چی لێ دێت ئایا زیاتر بارگژی جەنگ جێگەیەگرێتەوە یاخود هەر لە ئەجندای زلهێزەکاندا بوونی هەیە ئەزان چۆن ئێستا حاڵی جەنگە حاڵەیەکە کە وەرزێکی نالەبار و پێچیدێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی سووریا ئەفرازاتەکانی دیارە معلومە کە چ حاڵەتێکە و تورکیاوێت چۆن حرەکە بکە عێراق چۆن دەکا کە جۆرێک بۆ دیفاع لە مانەوەی ئێران و یا پاڵپشتی لە ئێران لاما کاتە دەور و دەخالەتی رووسیا و کێشمەکێشی نێوان رووسیا و سین لە مقابلی ئەمریکا و ئیسرائیلە ئەمانە هەمووی واقعەتێکن کە ئەو گرێ و گۆڵانەیە لەگەڵ ئەوەی کە هەوڵێرێ بۆ ئارامکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەمانە ئەو بربەستانن کە درێژەی خان و ممکنە زیاتریش درێژە بخانێ بەڵام بەحسی ئەوەی کە ناوچەکە ئارام بێتەوە بە وجودی من بۆ سەرمایە گوزاری لە هەزار پرۆژەیەکە بەرنمەیەکە ناوەسێ ئەکەسەری ئەم خۆم شەڕە نازان بڵێم 6 مانگە خایانێ ساڵە خانە بەرەوچۆڕە لە شوێنەکە تووشیا چۆن کە بە تایبەتی بۆ تووشیا بەرژەویکی تایبەتی هەیە بۆ سوود وەرگرتن لە ئارامبوونەوە لە پێشخستنی و پرۆژە ئابوووریانی کە لە ناوچەکە هەیە
زۆربیان ئەمە بچین بەڵام بە تایبەتی تووشە ئەمە ئەگا بۆی کە ئەگا بۆی ئێستامانە ئەو بربەستانن کە ڕێگە بۆ پرۆژانە ئاگرێ بەڵام لە هەمان کاتە ئاراستەکە بۆ بۆچی من باقیە بەڵام کەی تەواوە بێ کەی ئەچێتەوە سەر ڕێڕەوی خۆی باسێکی ترە بەڵام مەسەلەکە بۆچی من دانەخراوە و داژ ناخرێ بە تایبەتی مەسەن بۆ نمونە سادەترین شلەوەیە کە ئەو پرۆژەی کە سین لە مەنتیقەی فاوکردوێتی کەشتی هاتووە حرەکەی تیاکەن جۆرە پرۆژە اقتصادەکە لەگەڵ ئەو هەموو بارگشتە جۆرێک ئەو فرسەتانە هەیە لاما کاتا و پرۆژانش کە ئەچێتەوە مەسەن بڵین بۆ ئیسرائیل بۆ کەنارەکانی کەنار دەریای ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست هەموو ئەمانە بەخوەتی خۆی وەکو پرۆژەی اقتصادی باقین بەڵام ئەکەوت سەرۆی کە ئەم ڕووداوانە یا ئەم ئارامبوونەوە بۆ سەماگوایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشوە ئەگا مەسائلێکە کە ناتوانانی کاتەکەی دیاریکەی بەڵام پرۆژەکە باقیە